خراپەکان جگەرت داناوە لەگەڵ پاقلاوە لەگەڵ خواردنەوەی کحولی. بەڵێ ئێوە پاقلاوە دائیمان دەرێ ئەگەر ویستت شتێکی بکەی پاقلاوی بخۆکەتی لە ڕووی ڕاستیەوە هیچ معنای نییە هیچ علاقەشی پێدانێ بلعکس پاقلاوە لەوانەیە بە خراپی بشکێتەوە سەرت هیچ کانزایەک و ڤیتامینش تێدا نیە شتێکی دەخێنەوە دەستی خۆت مستەوای ئەنسولین زۆر زیاد دەکەی و شەکرێکی زۆرە و هیچ بێ ئیستیفادەیە. باشە واتە بۆ ئەوانەی کە شەوانە خۆیان کوشتەوە پاقلاوە بۆ ئەوانەی کە شەوانە پاقلاوە دەخۆن ئەمە بزانن ئەمە پسپۆڕی خۆراکە دەڵێت پاقلاوە سوودی نییە هیچ ئەی لەگەڵەوەی کە سوودی نییە زیانیشی هەیە طبعا زیانی خراپی هەیە شتێکی کاریگەری خراپی هەیە لەسەر جەستەوە تو شتێکی بێ ئیستیفادە دەخێنەوە جەست ناو قەلبی خۆت واتە کاریگەری خراپی بەسەر توانە سێکسەکانیشەوە هەیە ئەنسۆلینت برنبی ئەگەری هەیە ئەگەر کەسێک شکرێ هەبی خراپتر دەبیتن بەڵێ کەواتە ئەم پاقلاوەیە سوودی نییە مام حاجەکان دەڵێن ئەگەر پاقلاوە بخۆیت بۆ تەقە باشە بەڵام ئەگەر وا بێت چروک دەکات زۆر باشە شتێکە دکتۆر لە بیرمان کردێ بیهینیان باسی بکەن ئەویش قەهوەیە قەهوە ینی بابرێن فینجانە قاوە فینجانێک ڕۆژێ باشە لەبەرەوەی ینی بابرێن ستیمولانتە هەستیاری ینی شتەکە هەندێک هەستیاری زیاد دەکاتن یەک فینجان زۆر خواردنی قاوە بە بالعکسی دەشکێتەوە سەر مۆزوعەکەی سترێست دەکات یەک قاوە باشە زۆر قاوە خراپە زۆر باشە جگەرە بە هیچ شێوەیەک ینی ڕێنمایی ناکرێتن شتێکی زۆر خراپە ئەسڵەن یەکێک هەر لەسەر پاکەتەکانی شەوای نووسرایە ئەگەری هەیە تووشی ڕێکتایل دیسفانکشنت کە ینی واتە نەتانی و سێکسیش ئەنجام دەی واتە ڕەنگە لە داهاتوودا تووشی ڕەپ نەبوونی بزڵت چووکی بکات زۆر باشە جگەرەش کاریگەری زۆر کاریگەری خراپی هەیە بەڵام یەکێک لە کاریگەریەکانی ئەمەیە تۆ ئێستا دەڵێیت من جگەرەکەشم و عیبیشم نییە وا دەڵێ بەڵام ئەگەر جگەرەکە نەکێشی عیبت نابێت و زۆریش باش دەبی ئەمە فەرقەکەیە اینجا جارێت جگەرەکەشی بەڵام گەنجی بەڵام لە داهاتوودا جگەرەکەشی و کاریگەریەکان دەردەکەون ئەو کاتە دەقەومێت بەڵام ئێستا تۆ لەبەر ئاڵوودەبوونەکە لەبەرەوەی پێویستێتی فێڵ لە خۆت دەکەیت جگەرە خراپە ئەمە زانستە یەک کۆیەک دەکاتە چەند کەس دەڵە دەکاتە سێ چونکە زانستە بیرکاری و یەکلا بۆتەوە ئەمەش زانستە و یەکلا بۆتەوە جگەرە کاریگەری خراپی بەسەر زۆر شتەوە هەیە یەکێک لەمانە توانە سێکسەکانە خواردنەوە کحولیەکان ئەویش بە تەکیدیەوە یەکێکە لە شتە زۆر خراپەکانە کەچی زۆر کەس بەکاری دەینیتن على ئەساس نواندێک ریلاکسیشنی دەداتێ کەچی بالعکس ئەسڵەن جەستەی مرۆڤی لەگەر کحول کە ئەنەما ژەهرەکە تەعاملی لەگە دەکات زەرگت وە دەزانی ژەهرێک چوویتە ناو قەڵبت دەبی لێی دەرباز بیتن و مەشاکلی زۆرتر دروست دەکاتن لە مەسەلەی سێکس و مەشاکلیت کەفا بە هیچ شێوەیەک ئەوانە باش نینە لە بۆ واتە خواردنەوە کحولیەکان پاقلاوە جگەرە توانە سێکسیەکان کەم دەکەنەوە بە تایبەتی ئەگەر وردەوە دەبچێت تەمەن کاریگەریەکانی هێدی لەسەرت دەردەکەون ئێمە بۆ ئەمە باس دەکەین چونکە زانستی پزیشکیە چونکە ئەمە گرنگە بۆ بەردەوامبوونی وەچەخستنەوە و ئەمە گرنگە بۆ پێداویستیەکی دەرونی جەستەیی ڕۆحی گرنگە بۆ هەر کەسێک لە ژیانیدا